ئەم باندە مەترسیدارە دەیانەوێت بە قەبارەیەکی زۆرەوە لە مادەی بێهۆشکەر داخلی ناو شاری هەولێر بکەن و لێرەش بیفرۆشنەوە با خەڵکانی تر و ببێتە هۆی ئەوەی کەوا زیاتر گەنجەکانمان ئالوودەی ئەو مادە بێهۆشکەرە بکەن. دووەم کەڕەتیە سێم کەرت بوو بۆ ئەو کوڕم دێنا شیش و فریستال مادەی هۆشبەر فێر بوومە برادرێک لەگە برادرشم برادێک فێری کردم ناولێرم ئەم ناولێر داونیشمێستان. مادەی هۆشبەر بە شتێک دەوترێتن کە عەقڵ و هۆشی مرۆڤ بباتن و هەروەها مادەی هۆشبەر ئەو مادانن کە دەبنە هۆی ئاڵوودەبوون و ژەهراویبوونی دەمارە خانەکان. بەرنامەی شوێن پەنجە بۆ جاری سێم باز لە تاوانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکات. شوێن پەنجە لە ئەڵقەی سێم تایبەت بە مخەدەرات مادەی هۆشبەر باز لەو تاوانە دەکات. ئەمجارە باندێکی گەورەی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لەلایەن دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر دەستگیر دەکرێن. ئیدی شوێن پەنجە ئەو تاوانە و چیرۆکی و بازرگان و باندە دەگێڕێتەوە. سەرەتا دەچین بۆ بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر. لێرە هێزەکانی ئاسایشی هەولێر کۆ دەبنەوە. ئەو هەواڵە بۆ یەکەم جار لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان 24 ڕادەگەیەندرێت. دژە تیرۆر و ئاسایشی هەولێر باندێکی مەترسیدار و چەکداری مادەی هۆشبەر دەستگیر دەکەن. ئەو باندە لە چەند کەسی سەرکی پێکهاتوون. یەکێکیان دانیشتووی ئیدارەی ڕاپەڕینە و لە شاری قەڵاتزێ هاتووە. یەکێکی تریان لە وڵاتی ئێرانە و هاو کارەکەشیان لە شاری هەولێرە. زۆرترین بڕی مادەی تلیاک لە کاتی بازرگانیکردن و ئاڵوگۆڕپێکردن بەو مادەیە لەلایەن ئاسایشی هەولێر دەستی بەسەردا دەگیرێت. تیمەکانی لێکۆڵینەوەش با چڕی چاودێری ئەو باندە دەکەن و لێکۆڵینەوە دەکەن. سەبارەت بەو باندە دژە تیرۆری کوردستان زانیاری بەهێزەکانی ئاسایشی هەولێر دەدات. ئیدی با هەمانکی ژووری ئۆپراسیۆن پێک دەهێنن. گوتەبێژی ئاسایشی هەولێر بۆ شوێن پەنجە باستە و ئۆپراسیۆنە و ئەو تاوانە دەکات. لەو کاتەی کەوا زانیاریمان بەدەست گەیشت لەلایەن بەڕێوەبەراتی دژە تیرۆر لەسەر باندێکی مەترسیداری بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان کەوا بەنیازن لە دەرەوەی پارێزگای هەولێر کەوا ئەم باندە مەترسیدارە دەیانەوێت بە قەبارەیەکی زۆرەوە لە مادەی بێهۆشکەر داخلی ناو شاری هەولێر بکەن و لێرەش بیفرۆشنەوە با خەڵکانی تر و ببێتە هۆی ئەوەی کەوا زیاتر گەنجەکانمان ئالوودەی ئەو مادە بێهۆشکەرە ببێت. دوای ئەم زانیاریە تیمەکانی بەدواداچوونی ئێمە و بەشی لێکۆڵینەوە هەستان بە وەرگرتنی فەرمانی دادوەری لێکۆڵینەوە بۆ کاری یاسایی و بەدواداچوونی ئەم باندە. دواتر دوای کۆکردنەوەی زانیاری ورد لەسەر ئەم باندە دەرکەوت کەوا باندێکی مەترسیدارن و چەکدارن و چێکیان لایە و هەروەها پێشینەی ئەویان هەیە پێشووتریش کەوا لە شارەکانی هەرێمی کوردستان و شاری هەولێریش بە قەبارەی زۆرەوە مەوادی بێهۆشکەریان هێناوە و بازرگانیان پێوە کردووە و یەکێکن لە بازرگانە گەورەکانی هەرێمی کوردستان. پلانی دەستگیرکردنی ئەو باندە تاوانکارە کە چەکدارن دادەڕێژن. هێزەکان دوای لێکۆڵینەوە زانیاریان پێدەگات کە ئەو بازرگانانەی مادەی هۆشبەر بەنیازن لە کاتژمێرێکی دیاریکراو لە شوێنێکی شاری هەولێر کاری ئاڵۆگۆڕی تلیاک ئەنجامدەن.
چەند کات ژمێر پێشگەیشتنی ئۆتۆمەتباران هێزەکانی ئاسایشی هەولێر باوردی بە پێی پلانێکی شاراوە کە ناتوانین وەردەکاری چۆنێتی و ئۆپراسیۆنەکە هەمووی بڵاو بکەینەوە چاودێری تۆمەتبارەکان دەکەن. دوای چەند کات ژمێر دوو کەسی سەرکی لەو باندا بۆ ئۆتۆمبیلێکی جۆری پیکاپ کە چەکدارن و بەڕی 10 کیلۆ مادەی تلیاکیان هەڵگرتووە دەگەنە ناو ئەو گۆڕەپانی ئەو بازاڕی کە بەنیازن لەو شوێنە کاری کڕین و فرۆشتنەکە ئەنجام بدەن. تیمەکان بە ئۆتۆمبیل و پیادە بڵاو دەبنەوە. ئەو گرتە ڤیددیۆیانە لە کامێرای تایبەتی هێزەکانی ئاسایشی هەولێر وەرگیراوە و ڕاستەقینەن. دوای چەند خولەکێک لە هەموو لایەکی و شوێنە هێزەکانی ئاسایشی هەولێر و دژە تیرۆری کوردستان هەڵدەکتنە سەریان و ڕوبەڕویان دەبنەوە. ئاگەرچی ئۆتۆمەتبارانە چەکدار بوون بەڵام خێرایی و زیرێکی هێزەکە و پلانی ئۆپراسیۆنەکە وای کرد نەتوانن بەرگری لە خۆیان بکەن. دوای دەزیرکردنیان لەلایەن تیمێکی تایبەت پشکنین بۆ ئۆتۆمبیلەکە دەکرێت. لە لێکۆڵینەوەکانماندا بۆمان ڕۆم بووە کەوا یەکێک لەو تاوانبارە سەرچانی ئەم باندا دانیشتی سنووری قەڵاتزەیە سەر بە ئیدارەی ڕاپەڕین و پێشینەیەکی زۆری لە بازرگانی مادە هۆشبەرەکان هەیە و چەکداریشە و بەنیازیشن ئەم باندە لە کاتی هەر کاتی کەەوە هەوڵی هێزە ئەمنیەکان بیانەوە دەگیریان بکەن ڕوبەروی هێزە ئەمنیەکان بنەوە بەچەک. ئەو زانیاریشمان بۆ ڕوون بووە کەەوە ئەم باندە ئەو مەوادەی کە لایەنە بە قەبارەی 10 کیلۆ مەوادی تلیاکە تۆمەتبارەکان بە بڕی 10 کیلۆ مادەی هۆشبەری تلیاک و چەک دەستگیر دەکرێن. دوای کۆکردنەوەی زانیاریەکان لەلایەن تیمەکانی ئێمەوە دانانی پلانێکی تۆکمە بۆ چاودێریکردنی جوولەی ئەم باندە ترسناکە هێزەکانی ئاسایشی هەولێر توانیمان بەپێی ئەو پلانەی کەوا دانرا بوو ئەم باندا لەناو شاری هەولێر لە کاتی گواستنەوەی بڕی 10 کیلۆ مادەی بێهۆشکەری زۆری تلیاک دەستگیریان بکەین کەوا تاوانبارە سەرچیەکە دانیشتووی سنووری قەڵاتزێ بوو. ئەو تاوانبارەی دووەمیشکەوا لەگەڕی بوو هاوکاری بوو دانیشتووی ناوشاری هەولێرە. ئێستاش لە لامان لەسەر فەرمانی دادگا بە مادەی 26 مخدرات بند کراون و ڕێکارە یاساییەکان و پێویست دەگیرێتە بەر دەرهاتێن. دوای دەزگیرکردنی تۆمەتبارەکانی ئەو باندا دەچینە ئاسایشی هەولێر. دواتر دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەر و تەواوبوونی ڕێکارە یاساییەکان دوو تۆمەتباری سەرەکی دەبین. هەرێک لەو تۆمەتبارانە چەندین تاوانی تریان لە ڕابردووە ئەنجام داوە. ئەو تۆمەتبارە خەڵکی شاری قەڵازێ سەر بە ئیداری سربەخۆی ڕاپەڕینە هەڵدەستێت بەهێنانی 10 کیلۆ مادەی هۆشبەر لە ئێرانەوە لە ڕێگەی قەڵازێەوە دێتە ڕانێ و دواتر ڕۆ لە شاری هەولێر دەکات. ئەو تۆمەتبارە لە ڕێگەی باجی سەربازی خۆی وەک کەسێکی ئەمنی دەناسێنێت تا دەگاتە شاری هەولێر کێشەی نەبووە، بەڵام هەرکە دەگاتە سنووری شاری هەولێر لە دەستهێزەکانی ئاسایش و دژە تیرۆ ڕزگاری نابێت و دەستگیر دەکرێت. خەڵکی ژاراوێ ئەم پێشتر 3 ساڵەوە پێش 2 ساڵەوە پێش تقریبا دووەم کارتیە سێم کارت بوو بۆ ئەو کوڕم دێنا شیش و کریستال
پاشە و کاتێ موازم لە هەموو شتێکێنا ئەو ماوەی سەفەرێکی ئێرانێ بکرد ئەگە لێ چاوم بەو کوڕی کەوتە وتی دەبێ ئیش بکەی وتم نایکەمەوە زۆر بەبەردا بوو دەبێ ئیش بکەیەوە میشم پێ ناگرێتەوە لێ ڕقم تەلەفۆنەکەی لێ وەرگرتم لەمێک بۆ ڕقم تەلەفۆنی منی لێکن نەما بوو من هاتمەوە عێراقێ دوای مەگاتمەوە عێراقێ چوارشەممە تەلەفۆنێکی بۆ کردم گوتی شتێکی ئاوایە دەبێ بۆم بەری بۆ هەولێر تم باش ئەگە ئەوە بێ مشکلە نەمیش لێ لە ڕفێقێکی نبۆی ناردم بە ڕفێقی خۆیدا ئەو کوڕە خەڵکی سەردەشتە نای ئەمە کەڕەتی بە دوو وەرەقەم بۆ دێنا 2 تا 3 تا 4 تێدا بوو سێم کەڕەتم بوو بۆم دێنا بۆ هەولێر لەو ڕۆژاندا 10 کیلۆ تریاکم پێ بوو لە قەڵازە دەمهێنا بۆ هەولێر بۆی نردبووم بۆ قەڵازێ مش لێ وەرم گوت دەمهێنام بۆ هەولێر لە هەولێرێش ئەوەی قسەی لەگەڵ کرد بوو مش تەسمیلی بکەم بە تەلەفۆن ڕقم تەلەفۆنەکەی دامێ و تەسمیلم کرد تاگەر تەسمیلم کرد ئەوانەی لێن بەشی ئەوانەی بوون لێیان وەرگرتم دیەکە و کەڕەت ئەگەر ئەو تقریبا 3 ساڵ پێش ئێستا بوو 2 ساڵ دەبوو 2 کیلۆی بۆ نردەمێن لێرە وتی بۆ ڕقەمی هیدامێ بۆی بەرە کریستاڵ و ڕەش بوو دام پاشی فترێکی بەسەردا چوو تەلەفۆنی بۆگرمەوە 2 دانی دیشی دام ئەویشم بۆ هێنان بۆ کوڕە هەر بۆ سامانی سێم کارتیش بەو جۆرە بوو هەر کارتی لێنجەوە 400 دلار دەدام 500 دلار دەدامێ ئەو جۆرە بوو 600 دلار تێدا بوو ئەو کابرێرای ماوەیەک لە عێراق بوو لەسەر بەنزینخانێ بوو دوای چۆ ئێرانێ نازەم لەو کاتێرا من پەیوەندی لە بەنزینخانێ لەهۆی وانێکەوە پەیدا بوو چۆ ئێرانێ لە ئێرانەوە دوای تووشی ئەو زەربە لەدانەی زەربەی لە مندا تۆمەتباری دووەم کە هاوکاری سەرەکی ئەو بووە لە شاری هەولێر دادەنیشێت کەسێکە پێشینەی تاوانی هەبووە چەندین جار پێشتر بە تۆمەتی کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەستگیر کراوە بۆ شوێن پەنجە باس لەو کاری دەکات. خێزاندارم دوو منداڵیشم خەڵاتێک بۆ کردیتم ئەوەی خۆشم دێنێەوە غەڵەتم زۆرش غەڵەت فێر بوومەوە تقریباً 4 ساڵ خواردم تەرکم کرد دیسان فێر بوومەوە 4 مانج کرد دەستم پێ کردەوە ئەینە وازم لێ ناوەستا ئەوە تەلەفۆن دەژات ئەو برادەرە گوتی لەگەڵی بڕۆ فلان کەسەی فلانجێ لەگەری بڕۆ لەگەری سوار بوومە چمە فلانجێ ئەو وەزع بەسەداهاتێ زۆر پەشیمانیشم حتا خوا دەرێ بەسە پەشیمانی مادەی وەشبەر فێر بوومە برادرێک لەگە برادرێکم برادێک فێری کردم ئێستا لە ئەوروپایە من ناولێرم ئەم ناولێر لاوێنش پێستا ئەو گەڕایەتەوە لە بۆ ئەو فێری کردم ئەو مادەیە کریستال بەس کریستالێک دەخۆم لەگەر مەریوانە ئەو دووە دوای تەلەفۆن کابراش پێ ناساندم ئەوی پێ ناسانم من ناسان ساڵمە بوو لەگە برادەرەکەم 3 زارەکەی نای هەولێری کریستال و مەریوانە هینا لەوان کریستال مەریوانە لە بۆمەینا چیلۆ دەرینا هەولێرێ لەگەڵ ئیرانیش ئێران ئینفاقمە نەگا بوو لەگەویش ئەوش خەلازە ڕەدەینا و دەریا تریاک و نۆرێنی پێ بووە ئەو سەفە تازە باخەوە ژیرا لەگەر دەستی لەگەری سوار سارە بوون لە بن ئاقام بوو لەلای سەکنی مەریوانە بەس پێماوەی ئەو وەختی لە بۆمە دەینا کریستال و مەریوانە و یان قیر و کریستال لەمە دەینا خودی لە خۆم دەم چێشا من لە خۆم چلێک لێ درێ چلێک نەم چێشا برم چلێک لە خۆم شا حەدی خۆم وەکە کە برادەکەم لەخۆی تەوزیعات پێ دەکرد نەمدان دەیدا چێ و چێ ئەوی ئادەی فرۆشتەوە بەس ئەوی خۆم دەمجێرا من لە خۆم نەمخۆ وەڵا سەغرام لە خۆم سەغرام لە خۆم نەمکردم وڵاتێکەری نەسمە ئەولا بسمەکنی کوێی تووشی ئەو برا نیتم ئەو بێدەسەبارە نازانم آخی زار ئەو کە تەلەفۆن لێم کرد لە مووسڵێ بووم چوومە مەعاشی ئەوەکەمەوە ئیمالێ
ها تلفوني قلت له شيء أقول مسلمة كان جاي دەم بۆ لۆ خێرە پێم برێ ئەتوکان دەگەڵێت تەلەفۆن لۆکۆ هەلۆم نەکردم هیچ هەبە خودێکرد هیچ تەلەفۆن بۆی نەڕۆیە هەر لە شێ دەم بۆ دەڕێمە هەلێ گوت هاتمەوە لێرێ وتی لە شێ گوتمەوە لاو لێرەمە بۆ دەبڕۆ سەر ڕێمازیمۆلی ئەوە دێتن وتم نەگیرا بوو بەرەوە لای قەلازەی گیرا لاو لای خۆی لای خۆیان وتم گوت عادی بڕۆ ئامان دەکەی بڕۆ بەنەو زێ وتم چییە گوتی بۆچی خۆ پێ دەرێت تەلەفۆنی لۆ من دەکرد لە چی گوتم وەرەکەم سەر ڕێمازیمۆل هات دێمە بەرەو تو دێمەوە سەبە پێیانە سوار سارە بووم وا دەکەم گوشەکە پێشمە گوشەکە پێشمە ئەدەوە چیە گوتی ئەوە ئەمانەتەکەی ئەوەی دەبن وتم وتم دەڵێ چێ گوتی محەممەد گوتی بۆ دەنە فلان کەسی گوتم من لۆ چ بێم وتە چ دەگەرم بەرە مشکل لەگەری سوار بووم شتە بەزای هاتم دەژیریان کردیم ئاسایشی هەولێر ئەوان دەژیریان کردیم ماوەی 5 ساڵە دەم کێشە وازم لێنە مخدرات کریستال و مەریوانە زۆر زەلەرەکی هەیە و زۆر هەر زۆر بێتان ژیانی تێدەم زۆر عایلەشم نەیزانێ تا ئێستا ئەوی شەشم کردێ ئەوەش دەخۆ کە ئەو شەشم بەکاری نەیزانێ سەبارەت بە هۆکاری زۆربوونی ئەو مادە مەترسیدارە و ئالوودەبوونی گەنجان دەچینە زانکۆی سەلاحەدین لێرە مامۆستایەکی زانکۆ دەبینین باز لەو هۆکارانە دەکات. مادەی هۆشبەر بە شتێک دەوترێتن کە عەقڵ و هۆشی مرۆڤ بباتن و هەروەها مادەی هۆشبەر ئەو مادانن کە دەبنە هۆی ئاڵوودەبوون و ژەهراویبوونی دەمارە خانەکان و مادەی هۆشبەر چەند جۆرێکی هەیە لەوانە جۆرە سروشتیەکەی و هەروە ئەو جۆرەی کە دروستکراواتە دەستکردە و دروست دەکرێتن و جۆرێکی تریشی هەیە کە پێی دەوترێتن سەیدەلی واتە لە دەرمانخانەکان دەست دەکەوێتن جۆرە سروشتیەکەی وەکو ئەفیۆنە کە وەکو گیایەکی سروشتی لە شوێنەکان دەڕوێتن دووەم جۆری حەشیش و ماری جوانە ئەمەش دڵمنی جۆرە سروشتیەکەی مادەی هۆشبەرە سێەم جۆری کۆکاینە ئەمەش لە ڕووەکی کۆکا لە ئەمریکا خۆرستک دەڕوێت و بەکاردەهێتن وەکو مادەیەکی هۆشبەر هەروەها جۆرێکی تری قاتە کە ئەمەش لە ئەفغانستان دەڕوێت و لە یەمەن زۆر بەکاردەهێنرێتن پێنجەم جۆری کحولە کە ئەمەش وەکو دەزانێت کە مادەکان تەخمیر دەکرێن بۆ ماوەی چەند ڕۆژێک و بەکاردەهێنرێت ئەمە جۆرێکی تری مادەی هۆشبەرواتە ئەم 5 جۆرانە دەتوانن بڵن جۆرە سروشتەکەیەتی کە دەکرێتن لەم جۆرە سروشتیانە بە دەرەجەیەک ئەفیۆن جۆرەکانی تری مادەی هۆشبەری لێ دروست بکرێتن بۆ نمونە وەکو مۆرفین هیرۆین و چەندین جۆری تری مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر چەند ئاسارێکی هەیە بۆ نمونە مەسەلەن کاتێک چۆن بزانین کەسەکە ئایا کەسێکی ئاڵوودەبووە یاخود ئاڵوودەبووە یاخودنا بۆ نمونە کەسەکە لە ڕێگای شێوەی ڕوخساری دەگۆڕێتن بۆ نمونە چاوەکانی دەردەپەڕن بۆ دەرەوە شێوەیەکی دەرپەڕایی وەردەگرن هەروە ژێر چاوەکانیان سۆر دەبن یاخود ڕەش دەبن و هەروەها کەسێکە کە گرنگی بە پاک و خاوێنی خۆی ناداتن بە هیچ شێوەیە کەسێکی لاواز لێ دەردەچێتن بە هەموو شێوەیەک هەروەها ضعفی مەناعە واتە جیهازی مەناعی بە هەموو شێوەیەک لاواز دەبێت و بە ئاسانی تووشی جۆرەها نەخۆشی دەبێتن. خێزان چۆن بزانێتن ئایا کەسەکە یاخود مناڵەکان یاخود گەنجەکان ئاڵوودە بوون یاخودنا بۆ نمونە گۆڕانێکی لە ناکاوی هاوڕێکان واتە ئەو هاوڕێیانەی کە پێشتر هەی بۆ ئەم هاوڕێیانە گۆڕانکاریان بەسەردادێتن دەبن بەو هاوڕێیانەی کە ڕێگا خۆشکرد بوونە یاخود ڕێنیشاندەر بوونە بۆ ئەوەی تووشی ئەم جۆرە ماوا دەبن ئەوە خاڵێکە بۆ ئەوەی کە خێزان بیزانێتن دوو خاڵێکی تر ئەوەیە کە خێزان لە ڕێگای ئەوەی کە کەسەکە یاخود مناڵەکانیان حەز بە دوورە پەرێزی دەکەن واتە بە هیچ شێوەیەک حەز بە تێکەڵاوی خێزان ناکەن ئەمەش خاڵێکی ترە بۆ ئەوی بزان کە ئەم کەسە سەرەتای ئاڵوودەبوونیەتی بەم مادە هۆشبەرانە خاڵێکی تریش ئەوەیە کە کەسەکە بەردەوام توندوتیژە بەردەوام حەز بە ئاژاوە گێران دەکاتن لە ڕێگای ئەم شتانەوە دەکرێت خێزان بزانێتن کە مناڵەکانی تووشی مادەی هۆشبەر بوون. و هەروەها مادەی هۆشبەر ڕێگاکانی توش بن بە مادەی هۆشبەر کە وەکو لە عرازەکانیش باسم کرد
یەک لەوانە هاوڕێی خراپ ڕێگایەکە بۆ ئەوەی هاوڕێکەی تر بگەینێت و تووشی ئەم جۆرە مادە هۆشبەرانەی بکاتن. ڕێگایەکی تر ئەوەیە کە ئەو کێشە و توندوتیژیانی لە ناو خێزان هەیەواتە ئەو خێزانانی کە لێک ترازراون ئەوانێک کە بەهۆی تەلاقەوە دایک کەسەکە لە دایکی جودا بووتە یاخود لە باوکی جودا بووتە یاخود کێشە لە ناو خێزانەکانیان ئەمانەش ڕێگایەکەن بۆ ئەوەی ئەم کەسە تووشی مادەی هۆشبەر بێتن. اینجا مادەی هۆشبەر کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تاک لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگا. کاریگەریەکانی لەسەر تاک بزانین کاریگەریەکانی لەسەر تاک یەکەم کەسەکە جیهازی مەناعی زۆر لاواز دەبێتن واتە بە ئاسان تووشی جۆرەها نەخۆشی دەبێتن بۆ نمونە ئیلتیهاباتی جەرگ و هەروەها نەخۆشیەکی تر کە پێی دەوترێت نەخۆشی ئایدز. اینجا ئەم جۆرەش یان ئەوەیە دەرزی یاخود ئەو ئەمپولەی کە بەکاردە بە شێوەیەکی مشتەرەک کەسێک بەکاری هێناوە کەسێکی تر بەکاری دەهێنێتن یاخود لە ڕێگای عیلاقەی جنسی ئەم جۆرە نەخۆشیە دروست دەبێتن و هەروەها مضاعفاتی دەرونی دەبێتن واتە مضاعفاتی نفسی کەسێکی لا وبالی واتە هەستکردن بە لا مبالات واتە بە کەم ترخەمی بە هیچ شێوەی گرنگی بە هیچ شتێک ناداتن و هەروەها ئەم کەسە تەحەکومکردنی خۆی لە دەست دەداتن بە شێوەیە کە ناتوانێت بە ئاسانی تەحەکوم بەسەر ڕاست و هەڵەی شتەکاندا بکاتن و هەروەها مزاعفەیەکی تری هەیە کە پێی دەوترێتن مزاعفەی نفسی ئەوەی کە باسمان کرد و مزاعفەی جسمیش ئەوەی کە مەناعی جسمی دەدا دەبێت و تووشی جۆرەها نەخۆشی دەبێتن و هەروەها لەوانەیە تووشی حاڵەتێکی تر بێتن مزاعفاتی هۆرمۆنی هەبێتن کە تووشی نەزۆکی بێتن. ئەمە کاریگەری لەسەر کۆمەڵگادا دەنێتن ئەوەیە کە ڕوخانی مەبادئی ئەخلاقی بە هەموو شێوەیەک واتە کەسی ئاڵوودەبوو بە مادەی هۆشبەر کاتێک لەژێر کاریگەری ئەم مادەیە هەموو بنەما ئەخلاقیەکانی لەدەست دەداتن واتە هەرچی کاری خراپ و نەشیاوە دەکاتن بەبێ ئەوەی گوێی پێ بدات یاخود ئاگای لێبێت. مادەی هۆشبەر لە هەموو جیهان بە نەخۆشیێکی کوشندە دادەنرێت و بەتونترین شێوە حکوومەتەکان و یاساکان ڕوبەڕووی بازرگانان و بەکارهێنەران دەبنەوە. ئینسان بەعام هەر غەڵەتێک دەکات هەست بە تاوان دەکات تووشی ململانێ دەبێت لە نێوان ئەو بە هاوبیر و باوەڕی کە هەیەی ئەوش دەرئەنجامی ئەو هەڵەیە کە کردوێتی کەسەکە و هەروەها تووشی پێکدادان دەبێت لە نێوان ئەو بیر و باوەڕی کە پێشتر کەسەکە هەیەی بۆیە کاریگەری لەسەر کەسایەتی کەسەکە دەرونی کەسەکە بەجێ دەهێڵێ بۆ شێوازێک کە تووشی حاڵەتی خەمۆکی دەبێت ئەو کەسە مامەڵەی لەگەڵ چواردەوری دەگۆڕێ بە شێوازێکی گشتی یعنی هەموو ڕەفتار و مامەڵەی کەسەکە لەگەڵ چواردەوری دەگۆڕێ بۆیە لێرەدا تووشی حاڵەتی خەمۆکی دەبێت چونکە هەست بە تاوان دەکا هەست بە پەشیمانی دەکا ئەویش حەسەب ئەو تاوانەی کە کەسەکە کردوێتی هەست بە بێزاری دەکا هەندێک جارە دڵتەنگی تووشی کەسەکە دەبێت حاڵەتی خەمۆکیە بە شێوازێکی عام یعنی هەموو ڕەفتار و مامەڵەی لەگەڵ کەسانی چواردەوری دەگۆڕێ کاریگەری لەسەر کەسەکە بەو شێوازە بەجێ دەیێڵێ حەسەب ئەو تاوانەی کە کردوێتی و هەروەها لە ناو کۆمەڵگا و لە ناو موشتەمەعیشدا قبول کراو نییە کەسەکە بەهۆی ئەو تاوانەی کردوێتی و حەسەب تاوانەکەش کۆمەڵگا قبولی ناکا بۆیە تەئسیر لەسەر خێزان دروست دەکا لەسەر میزاجی خێزان لەسەر سومعەی خێزان لەبەر ئەوەی خێزان باجەکەی دەداتەوە یعنی وەردەگرێتەوە لەلایەن ئەو کەسێک کە تاکێکە لە کۆمەڵگا بوون ئەگەر باوکە ئەگەر کوڕیانە ئەگەر مناڵیانە ئەگەر دایکە هەر تاوانێک ئەنجام دەدا خێزان باجەکەی وەردەگرێتەوە چونکە کۆمەڵگا ئەو تاوانەی پێ قبول نییە باجەکەی چۆنە بۆ نمونە من کەیسم هەبووە مناڵ بووە لە قوتابخانە تووشی حاڵەتی تەنەمور بووە گاڵتە پێکردن بووە لەلایەن مناڵەکانی دەوروبەری هەستی کردووە مەسەلەن بە سوک سەیریان کردووە گاڵتەیان پێکردو بۆی کە باوکی تاوانێکی ئەنجام داوە لەبەر ئەوە ئەو حاڵەتانە کاریگەری لەسەر دەرونی منداڵەکە بەجێهێشتووە منداڵەکە تووشی حاڵەتێک بووە مەسەلەن دەرونی تێک چووە تووشی حاڵەتێک دەبێت سیقەی و متمانەی بەخۆی نامینێ وردەوردە ئەو حاڵەتانە کاریگەری لەسەر خوێندنیش بەجێ دەهێڵێ یعنی لە بۆ منداڵەکە ناتوانێت بەردەوام بێ لە خوێندن چونکە گلەیی لە خۆی دەکاتێتەوە دەڵێ مەسەلەن کەیسی ئەوهام هەبووە دایکەکە هاتووە هێناوێتێ لای من منداڵ بووە تەمەنی بینی و ماوەتیتی
هەست منداڵەکەم دەرونی تێکچووە بۆ وەکو جاران نەماوە مثلەن ئیستیعابی وەرگرتنی خراپ بووە دەرسەکانی بە باشی پێ ناکرێت حتا ئەگە دەشخوێنێ دەڵێ ناتوانم لە کاتی وانەوتنەوە کە مامۆستا پرسیاری لێ دەکات لە هەر بابەتێک لە بابەتەکان متمانەی بەخۆی نییە هەستێ مەسەلەن ئەو بابەتێک کە باسی بکە خوێندوێتی لەبەریتی مەسەلەن هەستێ وەکو منداڵەکان تر بەشداری بکە بەهۆی ئەو تاوانەی کە لە خێزانەکەی ئەنجام درراوە یەکێک تاکێک لە خێزانەکەی تۆ وەرە عنی ئەگە ئێستا لە مێ بیرتەکە لە هزرت ئەوەیە کە هەڵێک ئەنجام دەی یان تۆڵە لە کەسێ بکەوە یان بەهۆی شتێکەوە ڕقێک لە دڵتایە مەسەلەن کاریگەری منداڵیتە لەسرت کاریگەری ئیستایە هەڵوێستێک ڕوویداوە بەرامبەرت بیر بکەوە ئەگەر ئەو هەڵی کە ئیستا ئەنجامی دەدەی دواتر کاریگەری چی دەبێت لەسەر خۆت لەسەر ژیانی خۆت لەسەر دواڕۆژی خۆت لەسەر کۆمەلگاکەت لەسەر خێزانەکەت لەسەر منداڵەکانت. شەرپەنجە ئامانجی لە نیشاندانی ئەو تاوانانە ئەوەیە کە کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت بنیاد بنین و هیچ خێزانێکیش تووشی لێکترازان نەبێت و گەنجەکانیش نەچنە زیندان دەبێت هۆشیار بین و دوور بین لە تاوان.